خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. هەڵگەشتا چاوەڕوانی دابشکردنی موچێ و خەبەرێک نەهات بۆ ئەوەی کە ئارامیەک بە گیرفانی هاوڵاتیاندا بێتەوە. قسەیەک هەبوو کە ئەگەر لەگەڵ بەغدا ڕێکەوتن بکرێ بژێوی ژیانی خەڵک باش بێت، بەڵام لەگەڵ بەغداش ڕێکەوتن کرا و هێشتا بژێوی باش نییە. بەشێکی پێی وایە نەخێر هێشتا ڕێکەوتنی تەواوەتی نەکراوە. ئەگەر موچەی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان لە بەغداوە بێت ڕاستەوخۆ، ینی ڕاستەوخۆ موچە لە بەغداوە بێت، کاریگەری لەسەر ئینتیمای نیشتیمانیە بێت، بەغدا نیەتی بەرامبەر بە هەرێمی کوردستان چییە؟ ئایا نیەتی ڕێککەوتنە بۆ چارەسەرکردنی کێشەکان یان وەک هەندێک بۆ چوون دەڵێن نیەتی داگیرکاری و بچوو بوونەوە لە قاڵبدانی هەرێمی کوردستانە؟ ئێمە خۆمان دوژبنی خۆمانین و دوژبنەکانمان قەڵەوە گەوراکەین یان دوژبنەکانمان بەهێز؟ ئەم شەو لە پانۆڕاما گفتوگۆیە و بابەتە دەکەین با میوانداری هەریەک لا بەڕێزان بەڕێز دکتۆر هەژار محەممەد مامۆستای زانکۆ. دکتۆر هەژار بەخێر بێت. هەروەها لە پارێزگای هەڵەبجەوە بەڕێز مەشخەڵ کەولۆسی سەرنووسەری مانامێدیا بەڕێزیشیان لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵمانە بێت. جا سەرەتا لە زۆر باش دکتۆر هەژار دیارە مسپاسی کتێبەکە دەکەم، ینی خەرمان بەرەکەت ئینشاڵڵا کتێبی باشتر وەناو بۆ بەردەستی خوێنەران و مێدیاکارانی کورد و ئەوانەی متابعن. بەهیوامان توانی بێتمان لەو کتێبەدا خزمەتێکی خوێنەری کورد و ئەکادمیستیانی بواری میدیای کوردی ئینشاءڵڵا بەهیوان. وڵای ئەمووس لە کاک مەشخەڵەوە دەست پێ بکەین ئەگەر ئامادە بێت هاوکارانم بە ڕوخسەتی دکتۆر. بفەرموو کاکزان. بەڕێز کاک مەشخەڵ سڵاوت لێبێ. جا من کە میوانێکم لە پارێزگای هەڵەبجا بێن ئەوەندەم پێخۆشە بۆی هەر بڵێم لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵمانە. ینی سپاس بۆ من فەخرە کە هەندە دەڵێن پارێزگای هەڵەبجە. جا ئەمڕۆ ئەم شەو هەوڵە دەملام و پرسیارێکا بڵێم کاک مەشخەڵ کە بەڕێستان لە پارێزگای هەڵەبجەن. باش ئەو تایتڵی کە باسم کرد بەڕێز کاک مەشخەڵ، یعنی ئێستا ڕێکەوتن هەیە لە نێوان هەرێم و بەغدا، بەڵام هێشتا ئەوە چەند ڕۆژێکیش بەسەر ئەو مانگەدا تێتەپەڕی کە بڕیاری لێدرا بۆ موچە دابەش بکرێ، بەڵام دابەش نەکرا. ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە؟ بە بۆچوونی بەڕێزت پەیوەندی بە دەستبادانی بەغداوە هەیە یان کێشە ناوخۆیەکانمان یان لۆعبە ناوخۆیەکانمان؟ زۆر زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە و سپاس بۆ تەقدیرەتان بۆ خەڵکی هەڵەبجە و بۆ پارێزگای هەڵەبجە. ڕاستی ئێمە لەم دەستخۆشیشی لێ یەکەم، چون ئێمە بەڕاستی هەر لەم کەناڵی جەنابتان دەیان بەرنامەکرا لەسەرەوەی کە حکومەت هێرێم بۆ ڕێناکەوێ بۆ موچە نادات. تقریبەن فشاری میدیا بوو بە فشارێکی کردەیی، فشاری شەقام، فشاری ئەو کەسولایەن و ڕێکخراوانەی کە بە ناوی سربەخۆوانە زۆر باس و جەختی ئەوەیان کرد کە هەرێم لەگەڵ عێراق ڕێبکەوێ. بە جۆرێک لە ماوەی 5 ساڵی ڕابردوو ترۆپکی فشارەکان لەسەر هەرێمی کوردستان پەیڕەو کرا کە ئەمە خاڵێکی خراپ بوو. من هیوادارم کورسات لەم چرکە ساتەوە بگەڕێتەوە سەر شاڕێگەی حقیقەتەکان و بەوەی کە ئێمە چی بکەین و کۆمەڵگە چی بکە، کوردستانی بێت چی بکە. دەستکاک مەشخەڵ ئەگەر قەوسێکتان کەوانەیەکم دەیتێک کورسات مێمبەرێکی ئازادە، هەموو بۆچوونەکانی تێدا شەنوکەوەکەین و هەمیشە ئەمانەوە بەرچاوی بینەر تەنها لایەک نەبینێ و هەموو ڕەهەندەکان ببینێ. بفەرمون. دەستخۆش زۆر سپاس. منیشەمەوێ لێرەوە بچمە ناو بابەتەکەوی شەوەیە سیراعی ئێمە لەگەڵ عێراق سیراعێکی وجودیە، سیراعێک نییە کە بە گۆڕینی کەسایەتیەکان، بە گۆڕینی دەموچاوەکان، بە گۆڕینی حتا سیاسەتەکان، بە گۆڕینی بنیادی دەوڵەتیش چارەسەر ببێ. ئەمە یەکێک لە کێشە تاریخیەکانی ئێمەیە، یەکێکە لەو کێشانەی کە پەیوەندی بە ژێرخانی اقتصادی و سیاسی و ئەوانەوە نییە، ئەوەندەی پەیوەندی بە سیراعی مانەوەی نەتەوەی کوردەوە هەیە، ئەوەندەی پەیوەندی بەوە هەیە کە ئێمە لە چرکەساتێکی مێژووی ئەم ناوچە چۆن ئەگوزەرین، چۆن ڕەفتارەکەین و ئایا عێراق دەوڵەتێکە کە لە ئەساس دروست کراوە دەوڵەتێکە بە پرسی کورد بە ڕەزامەندی کورد بە ریفراندۆمێک لەگەڵ کورد دروست کراوە یان بە زۆرە ملێ
عێراق هەرێمی کوردستان یان کوردستان لیکێنراوە بە عێراق و بە گشتی لە کۆی هەموو ئەوانە کە دێتە دەست و لە ماوەی 100 ساڵی ڕابردوو کە ئێمە ئەزانین مێژوەکەی لە بەردەستمانایە ئەوەیە کە عێراق بە هیچ شێوەیەک چون عێراق ئەوێ هەرێمی کوردستان لەناو خۆی هەڵبمژێ ئەم جۆرە لە سیاسەت ئەم جۆرە لە استراتیجێک کە کاتی خۆی ئیمپراتۆریەتی فەڕەنسی یان داگیرکەری فەڕەنسی لە جەزائیر پەیڕەویە کرد بەوەی کە ئەو میلەتە بە تەواوی ئیمتیساز بکە هەڵی مژێ خاصیەتە کەلتوریەکانی خاصیەتە دەرونیەکانی حتا خاصیەتی زمان ئەوێ لە ئێمەی وەرگێتەوە جارێکی تر خۆی ئینتاجی کاتەوە بۆ مۆدیلەی کە خۆی هەیەی ئیستا من یەک مفارەقی ئاسان بخەمە بەرچاوی هەم ئێوەش و هەم خەڵکی کوردستان بەگشتی ئەوەیە کە ئیستا ئێمە زۆر باسی سەرۆگوەزیرانەکانمانە کرد لە دوای مالیکی و هاتنی عەبادی و الحاصل خەڵکی کوردستان زۆر گۆرانیان وت بە باڵای عەبادی دوجار زۆر گۆریانیان وت بە باڵای مستەفا کازمی شعریان پیاوت بەڵام هەموو ئەمانە نەبوونە شفاعەتکاری ئەوەی کە عێراق سیاسەتێکی ئینسانی مرۆیی بەرامبەر بە کورد پێڕۆ بکە ئیلا بەردەوام بوو لەو دەستبادانەی کە خۆی هەیەی ئیستا محەممەد شیاع سوودانی وەکو خۆی وەکو کەسایەتی خۆی وەکو ئەو سیاسەتە کارنامەی حکوومەتەکەی کە هەیەی کارنامەکەی لە بەردەستی هەمومانەیە کارنامەیەکی باشە کارنامەیەکی متەوازن و هاوسەنگە بەڵام ئەوە کێ ناهێڵە مستەفا کازمی سیاسەتەکانی پەیڕۆ دەرەجەی یەک لە دژ محەممەد شیاع سوودانی ناهێڵن ڕێگە نادرێ کۆمەڵێک ئەجێندای نێودەوڵەتی هەرێمایەتی هەیە کۆمەڵێک فشار هەیە لە ناو ماڵی شیعە لەسەر شیاع سوودانی ئەگینا ئێمە بە ئینساف بین نابێ لەوە خۆمان ببوێرین کە بەڕاستی ئێمە نابێ جەماوەری کورد هان بدەین لە کەسێک کە ئەزانین بەریئە لە سیاسەتێکی دیاری کراوە بەڵام ئەوەی کە لە چوارچێوەی کۆی عێراق و لە مێژوو عێراق و لە بنیادی عێراق بەرامبەر بە کورد پەیڕەوە کرێ توانەوەیە هەڵمژینی خەسائیسی کەلتوری و سیاسی و کۆمەڵایەتی کووردە و کارکردنە بۆ ئەوەی کورد بە قەراری قەتعی وجودی نەبێ قەوارەی نەبێ شوناسێکی جیاوازی نەبێ لە شوێن چونکە سەیریکە یەکێک لە مفارەقەکانی تر ئەوەیە کە لە شەڕی نووسینەوەی دەستور جەنابی کاک مەسعود و جەنابی مام جەلال زۆر پێداگریان لەوە کرد کە ئەوانەیان عێراق بەشێکە لە وڵاتانی عەرەبی لێرە خاصیەتی کورد نەتەوەی کوردیان لە سەرەتای دروستبوونی عێراقینەوە وەلا ئەخست ئەوە بوو پێداگری لایەنی کوردی ئەو بەندەی لە دەستور ئیسپات کرد کە عەرەبی عێراق بەشێکن لە نەتەوەی عەرەب هەر لەم خاڵەوە ئێمە ئەتوانین هەناسەیەکی ئیمپریالیستی ببینین لەوەی کە عێراق بەڕاستی نایەوێ هەرێمی کوردستان شەریکی ڕاستەقی نەبێ ئەمە بە گۆڕینی سەرۆکوەزیرانەکان چارەسەر نابێت ئێستا لە گرفتی موچەیە بەڕێزکاک مەشخەڵ لەوەی کە ئێمە هەمیشە باسیەوە کرێت کە چاوەڕێین بەغدا موچەکانمان بنێرێ و هەندێک قسە هەبوو کە گەربێت و ڕاستەوخۆ بەغدا موچە بەسەر موچەخۆر و فەرمانبەرانی هەرێمی کوردستاندا بەشکام ئینتیمای نیشتیمانی کەمەکاتەوە ئەم قسەی ڕاستە؟ بێگومان ڕاستە 100% چونکە بەشێکی زۆری حکم بەشێکی زۆری دەسەڵاتداری پەیوەندی بەلایەنی دەرونی و لایەنی هەژمونەوە هەیە تۆ کاتێک کە یەک بە یەک کارتەکانی فشار کارتەکانی هەستکردن بە ممارەسەی حکم لە دەستی حکوومەتی هەرێم دەرەهێنی تۆ کاتێ بە بەرنامە کارەکەی بۆ شکاندنی ئێسکەکانی نەتەوەی کورد ئەو کاتە کورد ناتوانێت خۆی حکمی خۆی کە ئەو قووەتە دەرونی و نەفسیەی نابێ کە فەرمان بدا بە فەرمانبەرەکانی فەرمان بدا بە هاوڵاتیەکانی پرۆژەی خزمەتگوزاری بۆ هاوڵاتیان جێبەجێ بکە لەو حاڵەتە بێگومان بەڵێ هیچ نابیسم بەڵێ کاک مشکڵ بەردەوام بە ببوورە بەڵێ ئەمە ڕاست حقیقەتێکی تەواوە کە هەرێمی کوردستان کاتێک کە یەک بە یەک ڕەکیزەکانی حکومکردین لە دەست دەرەهێنرێ لە بەرژەوەندی ئیمپریالیستی عێراقیە لە بەرژەوەندی نەتەوەی کورد نییە هەم ئینتیما کاڵەکاتەوە هەم سوڵتەی معنەوی دەوڵەتی کوردستان لەسەر هاوڵاتیەکانی کاڵە بێتەوە تۆ ناکرێت کە مادەم فەرمانبەری هەستەکە تۆ موچەی پێنادەی نایشتوانی تۆ لێپرسینەوەی ممارەسەی سوڵتەی لەسەر بکەیت هاوڵاتیەک کە تۆ هەستەکە تۆ خزمەتگوزاری بۆ جێبەجێ ناکەی ناتوانی تۆ ممارەسەی لێپرسینەوەی لێ بکەیت کە ئەوە بەشێکە لە سوڵتاتی دەوڵەت سوڵتاتی حەسری دەوڵەت لەبەرەوە بەڕێزان تکایە ئەو کەسانەش بهێنن کە ڕیکلامیان نەکرد بۆ ئەوەی ئەگەر ئێمە ڕێبکەوین لەگەڵ عێراق ئەو کاتە کوردستانە بێتە شامی شەریف و ئۆتۆماتیکی کوردستانە بێتە بەهەشتی خوا
بەڕێزان ئێمە لە 1990 کە عێراق دروست کراوە تاکو و 2003 عێراق ممارەسەی سوڵتەی ئەو حەدی لەسەر کوردستان کردووە بەڵام بۆچی ئەنفالمان بینی بۆچی هەڵەبجەمان بینی کە من خۆشبەختانە ئیستا لە هەڵەبجەم بۆچی کیمیاییمان بینی عێراق بەرپرسە لە مێژوویەک لە تراژیدیا و مێژوویەک لە خوێن بەرامبەر زۆر باش کاک مەشخاڵ ئەمە من وەکو مەبدە ئەیڵێم من وەکو مەبدە ئەیڵم تەنها یەک دقیقە کایە بەڕێزان من وەکو مەبدە ئەم قسە ئەەکەم ئەگیناوەکو سیاسە دەگەر من وەزیر بم لە حکوومەتی هەرێم ناچارم یاریەکی سیاسی بکەم نەک مەبدەئی ئەو ڕێکەوتنەی کە کراوە لەگەڵ حکوومەتی عێراق ڕێکەوتنێکی سیاسیە ڕێکەوتنێکی مەبدەئی نییە من قەت ناڵێم سەرۆک وەزیران جێگری سەرۆک وەزیران یەکێتی یان پارتی پاشگەز بوونەوە لە بەڵێنەکانیان کە بۆ کوردایەتی ئەیاندا ئەم ڕێکەوتنە کە کراوە ڕێکەوتنێکی ناچاری سیاسیە بۆ دەرباسکردنی نەتەوەی کووردە لەم مەرحەلە ناڕەحەتە کە تێی کەوتووە ئەویش بە کارکردن بەوەی کە بەداخەوە تابووری 5 فشارێکی زۆریان لەسەر کوردستان و حکوومەتی هەرێمە کرد. زۆر باشە ئەگەر ڕێمە لای بەڕێزت باگوێ لە بۆ چوونەکانی دکتۆرە ژاریش بگرین بەڕێز دکتۆرە ژار ینی ئەو بابەتت پەیوەندی بە ئینتیمای نیشتیمانیەوەی کاک مەشخەڵ وتی ئەگەر بێت و بەو شێوەیە مەسەلە موچە ڕاستەوخۆ لە بەغداوە بێتمانێکی زۆر سادە قسە بکەین بۆ بینەرەکانمانەوەی کاک ئینتیمای نیشتیمانی کەمەکە ئایا ئەمە ئینتیمای نیشتیمانی کەمەکاتیان بەس بەڕێزیان باسی لەوە کرد کە مەسەلەن تابوورێکی پێنجە بوو پێیان وا بۆ ئەگەر حکوومەتی هەرێم لەگەڵ بەغدا ڕێکەوێ و کاتە خۆشگوزارانێکی گەورە دروستە بێ بە هەشتێک دروستە بێ بۆ چوونی بەڕێز سپاس بۆ ئێوە و سڵاو بۆ بینەرانیش ڕێزمێ بۆ کاک مەشخەڵی هاوڕێ و ڕۆژنامە نووسم بەڕێی من نازانم ینی کاک مەشخەڵ ئەڵی لە هەساریچ کە ئاژی کە باسی هەرێمی کوردستانەکە وەکو هەرێم دەوڵەت هێبێ یان کۆنفیدراڵیشی هەبێ لەگەڵ عێراقا وایە سا حکوومەت عێراقی وێم کۆنفیدراڵێن لاواز کات و بیخاتە دەستی خۆیەوە نازارێت لە 1985 خەڵک لە ساڵی 2005 دەنگیا بەو دەستورەی کە لەگەڵ عێراقا لە ناو نیزامێکی دیموکراتی فیدراڵەیە بەیەکەوە بژی لە بیران چوو لە مەجلیسی حکم کاک مەسعود و مام جەلال مانگ بە مانگ لەگە سەرکردەکانی کەی عێراقا مەجلیسی حکم تاکو هەڵبژارنی سەر کۆمارکە یەکەم سەر کۆمار لەو کاتۆ تا ئێستا کوردە سەر کۆمارەکەمان کوردە وەزارەتی دەرەوەمان کوردە و جێگری سەرۆکی پەرلەمانمان کوردە و دەیەها ئەندام پەرلەمان هەمان هەیە ئێمە لە هەرێمی عێراقێکی فیدراڵی دیموکراتیە ئەژین یەکێتی و پارتی کورد لەگەڵ سونە و لەگەڵ شیعە بەشێکن لەو عێراقا یعنی خێرە تۆ ئەگەر موچە لە بەغاوە بێت کاکە ڕێکەوتنی سیاسی نیە و کاک مەشخەڵەڵێ ڕێکەوتنیەکی فعلیە ڕێکەوتنە بەپێی ئەوەی ئێمە سەرکەشیمان کرد وەبدی حکوومەتی هەرێم و حکوومەتی هەرێم سەرکەشی کردەوەی لە کاتێکە کارتی بەهێزی پێبوو بۆ ئەوەی کە مفاوەزات کا لەگەڵ عێراقا بۆ ڕێکەوتن لەسەر یاسای غاز و نەوت ئەمانتوانیەوە کاتە فشارەکانمان زیاتر بەکاربێنین و مافەکانمان بەدەستبێنین کە ئەمەمان نەکرد حکوومەتی عێراقی چی لەگەڵ تۆیان کات حکوومەتی ئەو حکوومەتە عێراقی کە پێی ئەڵێن لاوازە ئێستا بەس احتیاطەکەی زیاتر لە 147 ملیار دۆلارە کاکەزانە حکوومەتی هەرێم چی هەیە حکوومەتی هەرێم خۆشترین هەواڵی کە بە گەلی کوردیە لەم هەرێمان بە فەرمانبەرانە ئەڵێ هەواڵی موچە هات موچە دێ من ئەوە ناڵێم نایە ئەڵێم لە دوو ڕۆژی کەیە حکوومەتی هەرێم لیستەکە بڵاوەکەنەوە بڕیاریشانەوە لە ماوەی دە ڕۆژان موچە بن هەر هەواڵەکانی ئمڕۆ وایان بڵاو کردێتەوە ڕێکەوتن کراوە لە گڵۆڤدەکە ئینتیما بۆ لاوازە بێ کاکە ئەگەر وایە بە هەموو ئەندام پەرلەمانەکانمان و سەرۆکاتی کۆمار و وەزیرەکانمان لە بەغا بێنینەوە لە هەرێمی کوردستان یعلانی دەوڵەتێ بکەین و بکەینە شەڕی دەوڵەتەکانی دراوسێمانەوەنێ ئەگەر ئێمە نەبەهێزین تۆ نەتوانی دوو مانگ موچە بێ بە فەرمانبەرانە ئەتوانی بەرامبەر بە عێراقێکی بەهێز کاکە واقعێکی سیاسی هەیە کاکە زاناجان کاک بەشخەڵیش ئەزانێ و بینەرانی زۆربێ ئەزانن ئێراگەنێتەوە مەبدەیەکەوە قساکە قابل خۆ ئێمە من فارز بم منیش کوردم ئێمە نەتەواتی کەسمان نابێت بە کەسمانی فرۆشیتەوە لەم هەرێماژین شانازیەکین کە کوردین خوێنبان بۆیاوە باجیشمان بۆیاوە تەمەنی خۆشمانمان دەستە سەرف کردەوە سبەی ئەگەر شتێکی پشتی زیاتریش پێشکەشەکەین بەڵام واقعێکی سیاسی هەیەکە سونە و شیعە و کورد لەم عێراقا بەیەکەوە ئەژین هیچ هێزێک نییە بەهێز بێ هیچ هێزێک نەکورد بەهێزە بە تەنیا بتوانە کۆنتترۆلکە نەسونە بەهێزە و بەهێزیشە بێ نەشی عەش بەهێزە بێ ماڵی هیچمان کامەڵ نییە ماڵی پەردەوازەیمان هەیە ئێمە کاتێک بەهێزە ئێستاگەرە پرسیارە بکەم شیعە و سونە کۆگنی لەسەر لاواز نەخێر مستحیلە بەعکسەوە ئەوە بەشێ لە کوردە لەگە سونەیە ئەوێ هاوکێشە سیاسەکان بگۆڕێ ئەوە هەر کورد نەبوو کە لە بێ حکومەتی تەوافقی لەسەر حکومەتی زۆری نەڕێکەوتن هەر تیاری سەدری و
گروپی حلبوسی و بەڕێزانی پارتی دیموکراتی کوردستان نەبوون ڕێکوتبوون لەسەر حکوومەتی مرکزی کە ئەمە بەنسبەت عێراق و ناگونجە لە بەرامبەر حکوومەتی تەوافقی بردێوانێ کە و کاتە دەستی ئیتیحاد درێژ دەکرا بۆ زۆنی سەوز بۆ یەکێتی نیشتمانی کوردستان کە دژێ و پێگەێنانی و حکوومەتەیە ئەی بۆ لەو کاتەیە ئێمە وەتانی بووین و نیشتیمانی بووین و ئاسایی بوو لەگەڵ عێراق بین بەڵام مەسا ئاسایی نییە ئەزانش کاکزانە هەر سیاسیەک کورد کەیتوانی بابە مانگی دوانزە انتخاباتی پارێزگاکانمان هەیە لە مووسڵ و لە دیالە و لە کەرکووکە کوایەک ڕیزی ماڵی کورتاکو لە سەلاحدین بەڵێ تکریت و سەلاحدین و کەرکووک و حەوی جوانە هەمووی بەیەکەوانێ کوایەک ڕیزی کورد و یەکلیستی کورد بۆی بتوانین ڕۆبەڕووی عەرەب و عەرەبی سوننە و شیعە ببینەوە ئێمە لەو ناوچانەدا ئەگەر ئێمە ئەو نەبەهێزین و توانین شەڕێوانکەین ئێمە ئامادەرین بێکەوە لیستێ دروستکەین ئەگەر ئەوان بەهێزیش بن خۆمان ئەوە ئێمە چەکمان ناوەتە دەستیان بۆ ئەوەی کە ئەوان بەهێز ئەسڵەن ئەو بەهێزنی کاگەزانە وەهمێکەیە حکومەت عێراقی لەبەرەوەی کۆمەڵی حەشدی هەیە و کۆمەڵەت چەکداری هەیە و ئێرانی لە پشە نەکاکە ئێران لەگەڵ ئێمەشە ئەگەر وابێخێ تو شاژ لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە سیاسەتی منتەقەکەەوە ئاخواسێ ئێمە بە یەکگرتووی کورد و بە تەبایی بچینە بەردەمێزی گفتوگۆ بە یەک خطاب مشکلەکە تۆ لە بەغایە یەک خطابی موحد نییە تاکو تۆ لەگەڵ عەرەبان فاوازاتی پێ بکەیت یەکەم وەفد کە چووە دانیشتۆ وەفدی وەزارەتی دارایی کە چووە نوێنەری یەکێتی تیان نەبووە کاکەت پیان و تۆ ئێمە وەفدی حیزبیمان ناوێ ئەمە وەفدی پارتی دیموکراتی کوردستانە مەسلەی چەمکی نەتەوەی و نەتەوە و خاک و نیشتمان کاکە هاوڵاتی ئیمڕۆ پێویستی بە کۆمەڵشتی کەی زەروریە کە نییە باش ئێستا لە نێوان مەسلەی ئینتیمای نیشتیمانی و لەسەر مەسلەی پرسەنەتەوەیەکان یا موچە خەڵک ئەگەر وەکو مامۆستایەکی زانکۆ خوێندکارەکانی تۆ چ جوابێک دەدەنەوە کامیان هەڵبژێرە ئەزانین چی کاکە یان تێکەڵی نەکەین باوەڕکە زانین هەندێک جار تێکەڵی نەکەین باشترە ڕەنگە هەرو خوێندکارانی کە یەنە سەر شەقام و شەقامەگرن بۆ حەقی مافێکی سەرەتایی خۆیان کە ئەبێ هەیان بێ کە حکومت نایان ناتێ بێ بیان ناتێ ئێستا ئامادە نەگەر بێتە سەر ئەوەی بڵێ مەترسی عەرەبمان لەسرە زۆرێک لەو خوێندکارانە بەخۆ بەخشن بۆ بەرەکانی شەڕ مەسەلەی ئینتیمای خاک و نیشتمان پرسێکە تێکڵاو نەکرێت بە مافەکان بابە مەسلەی موچە مافە مەسلەی ئاوکارەبا مافە مەسلەی ڕێگەبان مافە مەسلەی دەرمان مافە کاکە زانەجان تۆ حکومەتەکەت سەرۆکی حکومەتەکەت گەشتێتە ئاستێ بەڕادەیە فکری خۆی بچوو کاتوانە بێ وێنەی لە دەواازی شارەکان هەڵواسێ لەسەر وێنەکە بنووسە سەرۆکە خۆڕاگرەکە خۆڕاگری لە چییە لە پەردەوازەی ماڵی کووردا خۆڕاگری لە تۆخکردنەوەی سنوورەکانی بینی زۆنی سەوز و زۆنی زەردا خۆڕاگری لە چییە لە جاکردنەوەی یەک نەخستی کووردا لە بێموچەیدا لە بێ خزمەتیدا لە نازانم چی پێ بڵێم بەڕاستی نازانم لە نەهێشتنی ئازادیدا خۆڕاگری لەوەی کە تا ئێستش لەسەر مافی ڕادەربڕین خەڵک بگیرێت و حکومیرە لە زیندانەکانە ئەمە حکومەتە کاک زانە نەبوونی باشترە نەبوونی ئەم حکومەتە باشترە ئەگەر لاوازی شبە خۆمان سەبەبی کوت خۆمانی کاک زانەجان ئەم حکومەتەی ئێمە سەرۆکی حکومەتەکەی ئێمە لە ماوەی 4 ساڵی کابینەکە سەردانی کەلار و کفری کردووە سەردانی چەند شەماڵی کردووە باشە سەرداری پارێزگای کەرکووک ئەگە بە سەردانیش بێ با بە سەرۆکی تەنها پارتێکە سەرۆکی حکومەت نییە بیروکراسەتی ئیداری بەڕادەیە زەق کردوتەوانە کاکە زاناجان هەرچی دەسەڵاتی ئیمزاکی بەسیتش بێ بچێتەوە هەولێر ئەمە ئیدارەدان و بەڕێوەبرنی حکومەتە سەرۆکی زانکۆیەک ناتوانێت ئەگەر ببێ پاکەتێک لە نسکڕێ ئەبێ کۆی کاتەوە بیکا بەلیستێ بینێرە بۆ وەزارەتی خوێندی باڵاوەزیری خوێندی بارا بینێرە بۆ وەزاری دارە وڵات فلان زانکۆ پاکەتێک لێن سەکڕێ ئێمە مامۆسانی زانکۆ 2 ساڵە موچەی سەپەرشتیاری ماستەر و وانە بێژی زیادەمە وەرنەگرتووە 2 ساڵە باشە ئەمە چه حکومەتێکە کاکە زاناجان بابە تۆ خۆت جارە ڕێخەرەوە خۆت ڕێخەرەوانێ تەبابە بە یەک لیز ڕۆبەڕووی عەرەبەکان بەرەوە بوانی کاکەوتە بەهێز نین ماڵی سونە چەند هینی ئەگەر مەشغەڵ ڕەنگە لەگەڵ ما متابعەکە سەیری ئەم ماوەی لە ئەمبار چی ڕوویە دەیەهام بەڕێوەبەری داری فەساد و گەندەڵیانیا بە مەحکەمە و دهین ئەمە ماڵی سونەیە 2 جەبەی گەورە دروست بوون لە بینی حەلبوسی و لە بینی خەمیس خەنجەرە ماڵیشی ئەش بەو شێوی ئەیان بینین چۆنن کاکە واقعێکی سیاسی هەیە تۆ تەنها بە یەکگرتووی بە یەکخطابی لە بەرامبەریان ناتوانانی بەهێزبی غیری ئەوە تۆ ناو ماڵی خۆت و پاردەواز دەکرەوە کاکە زاناجان کام حکومەت و کام دەسەڵات و کام هەرێم دوێرە لە شار باژەڕە درۆن هاوڵاتی شەهید دەکات لە فڵان شوێن خەڵک ئەترسێنێ لە سەیرانگاکانە ئەمە کەی هەرێممان هەیە کاکە کام هەرێمی بەهێز چەندی خەتای دوژمنەکانمانە لە 175 خەتای ناوخۆی خۆمادا لە 125 خەتای دوژمنەکانمانە زۆر باش کاک مەشخەڵ بۆ چوونی تۆ لەسەر ئەوەی کە ئێمە بەلاوازیە چین بۆ هەموو پرسەکان بێ خیتابی ناچین بێ گرتووی ناچین ئەو ئینتیما و ئەو بۆ چوونەی کە لە ناو هزری جەنابتانە هەیە لە
واقعی حاڵە نابیندرێ لە واقعی عملە نابیندرێ ینی خەتاکە چەندی بەەوە تاکاکە دکتۆرە ژارەڵێت 25 خەتای دوژمنەکانمانە 75 خەتای خۆمانە کاکە بە درێژایی لە شڕی چاڵدێرانەوە تاکوی سەر ڕەنگە پێشتریش ئەکسەری شکستەکانی کورد هەر خەتای کورد خۆیەتی یعنی مەسەلەکە ئەوە نییە کە ئەم مەوزوعە هاتۆ کۆپی کراوەتە دانە لەحظە بە لەحظە و چرکە بە چرکە کۆپی کراوەتەوە ئەم دژایەتی ئەم ڕقە کوێرانە ینی بەڕاستی ئێمە ئەرکی ئێمە ئەوەیەنەوەی ئەمنەوە تازە ئەمنەوەی کە هەیە هەندێک لەو ڕقەت تاریخیە دوورکەبینەوە کاکە من هەندێک و توێژ لەگەڵ جەنابی کاک هەژارەکەم ینی زۆر هات بە چەکوشکاری حکوومەت وەمانە ڕەنگە جەنابیان زیاتر لە منیش نزیک بێ لە حکوومەت ڕەنگە جەنابی زیاتر تەمەنیشی هەبێ لە من بەڵام من هەندێک پرسیارەکەم لە جەنابی کاک دکتۆر هەژار ئەویش ئەو هەیە باسیەوە کاکە حکوومەتی مەسەلەن ئیستا جەنابی کاک مەسرور منتیقەیە هەر هەولێر و ئەوانەیە بەڵام ئەمە غەدرێکە لە جەنابی کاک قوبات بەر لەوەی غەدر بێ لە جەنابی کاک مەسرور چونکە جەنابی کاک قوبات نە مناڵێکە و کەسێکە کە قووەتی نەبێ ئەو نوێنەری بەداخەوە ناوی برین زۆنی سەوز نوێنەری ئێرەیە نوێنەری ئەم زۆنەیە لە حکوومەتی هەرێم دەسەڵاتی بەدەسە و حیزبێکی گرنگ و گەورەی کوردستانی لە پشتە ئێتۆ بۆ زوڵمەکەی لە کاک قوبات کە پێ وایە کە هەموو شتێک هەر بەدەستی کاک مەسرور بووە ئەمە بە دەرەجەی یەک جۆرێک لە گەمژاندنی خەڵکە بەڕاستی چونکە ناکرێ ئیستا من لە بەردەم دوو کەسایەتیام کەسایەتێکیان جەنابی کاک دکتۆر هەژارەکە ئیسە قسە ئەکا کەسێکی تریان جەنابی کاک دکتۆر ئارامە کە وەزیری خوێندنی باڵای و سەر بە برادرانی یەکێتیە و برادری هەموو یەکێک لە ڕۆشنبیرانی کوردستانە بە خۆشحاڵی و برادری منیشە ئەو پۆستێکی کردووە لە یادی دەست بەکاربوونی حکوومەتی هەرێم یعنی بەڕاستی ئەو ستایشەی کە کاک ئارام کردوێتی بۆ کابینە و خۆڕاگری کابینەکە و خۆڕاگری ستافی کابینەکە لە کاک مەسرور و کاک قوباد و برادران هەموو یعنی بەڕاستیە گەرمن بم کردایە ئەنواع وەشکال قسە پێم ئەوترا لۆمەم ئەکرا کە یان و تۆ ممکنە ئەمە بۆچی وتووە بەڵام بۆرە بگەڕێنەوە بۆ سەر ئەو پۆستەی کە جەنابی کاک ئارام کردوێتی من بە گوێی قسەی کاک ئارام بکەم کە پێی وایە کابینەیەکی خۆڕاگرە یان بە گوێی کاک دکتۆر هەژار بکەن منی هاوڵاتی سادە کە ئەڵێ وڵای هیچمان بەدەست من و تۆ گفتوگۆکەین کاک دکتۆر ئارامان چییە من و بەڕێزم چۆن کاکە من لە بەردەم مەشهدێکم کاکی من جەناب ممکنە سەر بە حیزبێکی دیاری کراوبی جەنابی کاک ئارام بە معلەنی سەر بە برادرانی باسی وەزارەتەکەی خۆی کردو کە کاری زێڕینی کردو بڵێ باسی کابینەکەیشی کردووە بەڕاستی وەزارەتەکەی ئەو لە چوارچەوەی کابینەکەی بەڵێ دکتۆر جەنابی کاک قوبات من ڕێزم هەیە بۆی و من پێم وایە جێگری سەرۆکێکی ئەرکی خۆی ئەدا کردووە گەر ئەرکی خۆی ئەدا نەکرد بێ یعنی بەڕاستی ئەمە جۆرێک لە جۆرەکان بێخەمیە کە بەرامبەر خەمەکانی ئەم منتیقە ئەمە یەک دوو ئێمە ناکرێ چاوی خۆمان بەئاڵێ بنوقێنین لەوەی کە عێراقی کورد نییە عێراقی سونە نییە عێراقی حەشدە حەشتی شەعبی لە 2016 ئەوە کێ بوو دەنگی پێدا پەرلەمانتارەکانی کێ بوون حەشتیان کرد بە خاوەنی بڕیاری مطلق لە عێراق کێ بوو خۆمە هەمووی تاریخە هەمووی نووسراوە هەمووی کۆنووسە و هەیە لە بەردەستی هەموو خەڵکی کوردستان و خەڵکی عێراق برادران ئیسا حەشتی شەعبی خاوەنی دەسەڵاتی یەکلاکەرەوەیە لە عێراق ئەوەی کە لە حەشتی شەعبی دەربچێ ئەوەیە کە حکوومەتی عێراق بە ناچاری جێبەجێیەکە ئەوەی کە حەشتی شەعبی لە کەرکووک دەستوری خستە ژێر پێ ئەوەی کە دەستوری خستە ژێر پێ خۆ دەستوری عێراق بڕیار بوو هێز بەکار نەیەت لە کێشە ناو خۆیەکان بەڵام ئەوەی کێ بوو دەستوری خستە ژێر پێ و هات کەرکووکی بە هێزی دەبابە داگیر کرد لەبەرەوە برادەران ناکرێ بڵێن ئیسا میزانەیە کە بۆ حەشتی شەعبی دانراوە کە دوو بەرابەر میزانی هەرێمی کوردستانە ئەمە یەکسانە بەوەی کە باشە حەشتی شەعبی چی تەسلیمی عێراقەکە مشخەڵ پێت وایە بە پیلان لە ژوورە تاریکەکان مەرحەلە بە مەرحەلە هەرێمی کوردستان زیاتر بچووکە کرێتەوە ئاوتەکرێ ئەزانی بەڕێزان من لە 2009 ئەو کاتە لە کوردستانی نوێ وتارێکم نووسی کۆتایی ئەزمموی بە کوردیکردنی عێراق لەو لەحزەوە لە یەکەم لەحزەوە کە عێراق مامەڵەی کڕینی تەیارات فڕۆکەی جەنگی کرد و مالیکی ڕۆژ بۆ رووسیا لەوێ هەندێک عەرزی عەزەڵاتی کرد لەوێ دوای هاتنەوەی من مەقالەیەکم نووسی و ئیسەش لە ئەرشیفی کوردستانی نوێ ماوە من قەنەعەتم وایە لەحزە بە لەحزە هەنگاو بە هەنگاو بە ڕاوێژ لەگەڵ هەنێک هێزی ئیقلیمی
و بە دەستێکەڵکردن لەگەڵ هەندێک هێزی ناوخۆی عێراق حکوومەتی عێراق سیاسەتێکی ڕیتمێکی دیاریکرا و هێزێکی بەیانی پەیڕەوەکە بۆ لە قاڵبدانی کورد کۆتایی هێنان بە هەژمونی کورد و ڕۆڵی کورد و تواناکانی کورد لە عێراق ئەمە پەیوەندی بە ڕێیز وزەراکانەوە نییە ئەو مقاومەی کە هەرێمی کوردستان کردوێتی یعنی بەڕاستی باشە لە هەرێمی کوردستانە بۆ مقاومەکە چۆن بێ بە بۆچوونی بەڕێز کاک مەشخاڵ مقاومەی هێزە سیاسەکان مقاومەی حکوومەتی هەرێمی کوردستان بوو چۆن بۆ ئەوی پرسەنەتەوە یەکەمان سەرەتا سەیریکە بەڵێ سەرەتا ئێمە پێویست لە هەموو دنیا تەقەشوف هەیە لە هەموو دنیا تەقەشوف کراوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کاتە پێش دەست بە کاربوونی جەنابی کاک مەسرور جەنابی کاک نێچیر و جەنابی کاک قوبات بڕیاریاندا لە مەسەلەی من ئەوە دەستیان خۆش بە ئیشێکی زۆر بوو باش بوو ناچاری بوو دوجار هاتن سیستەمی موچەیان کرد بە شێوەیەک لە شێوەکان فەرمانبەرانیان بە شێوەیەکی ئەلکترۆنی داتابەیسیان بۆ دروست کرد و ئەوە شەر یعنی یەکێکە لە شانازیەکانی جەنابی کاک قوبات کە ئیسە لە ئەبێت شانازی پێوە بکە کە هەرێمی کوردستان ئەوەیان کرد پێش هاتنی کاک مەسرور بوو بە ئینسان بە ئینساف بێ لەبەر ئەوە برادەران ئێمە پێویستە لە ناو خۆی هەرێمی کوردستان بە تایبەتی یەکێتی و پارتی کە خۆشحاڵم سبەینێ کۆبوونەوە ئەکەن و من هیوادارم بە یەک لیست بە یەک هەڵوێست بە یەک مووقیفی تاریخی چونکە تاریخ هیچ کامێکیان نابوێرێت تاریخ ڕەحم بە کەس ناکە ئێمە لە مەرحەلەیەکان عێراق ئەوێ قوتمان بدا پێویستە یەکێتی و پارتی ئەگەر ناکۆکی ناوخۆییان هەیە ناکۆکییان هەیە لەسەر هێز لەسەر هەندێک پوینت پێویستە دەستبەرداری ئەم پوینت و پوینت کاریە ببن پێویستە بگەڕێنەوە بۆ منطقی بەرژەوەندیەکانی نەتەوەی کورد ئێمە بەرژەوەندی ئێمە ترۆشکی مەسڵحەتی ئێمە باشە ئێستا مانجی لە هەرێمی کوردستان باش مانجی 12 لە کەرکووک کە وەکو ڕەمزێک بۆ ناوچە کێشە لە سەرەکانی یان ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم هەڵبژاردنیە جومەنی پارێزگاکان هەیە ئەمڕۆ بەرپرسێکی باڵای پارتی دموکراتی کوردستان کاک محەممەد کەمالەڵێ زۆر ئاسایبایەتی و پارتی دوو لیست بن و قسەیەکی شێ دوێنێک مەسەلەن کادرێکی باڵا قسەی کرد یەکێتی ئەڵێ مەیلی پارتی دموکراتی کوردستان بۆ سوننە لە کەرکووک زیاترەوە تاکو یەکلیستی لەگەڵ یەکێتی و لایەنەکانی تر ئەمەش مەترسی لەسەر قەزیی کوردی نیە جاگەر پارتی بکات جاگەر یەکێتی بیکیان هەر هێزێکی تر بیکە ئەزانی چۆنە من پێم وایە سەریکە ئەگەر ئاوە ئینتیقائی مەوزوعەکان هەڵبژێرین لە کەرکووک چی بکەین ئەی لە سلێمانی چی بکەین ئەو گرینگە ئەوان گرینگە ناگەینە هیچ باش ئەو گرینگە کاکی من لەبەر ئەوەی من لەبەر ئەوەی وا تەسەورەکەم بازنەی هەڵبژاردن یەک بازنەیی بێ و مەجموعەیەک پێویستە کورد بە یەک پاکێز ڕێ بکەوێت یەکێتی و پارتی پێویستە بە یەک پاکێز ڕێ بکەون و مەرجەکانیان بدەن لە یەک نەک لە کەرکووک مەسلحەتم چۆنە لە سلێمانی مەسلحەتم چۆنە چکە بەم شێوە ناگەینە نەتیجە پێویستە بڕیاردەرانی یەکێتی و پارتی دابنیشن و بە گوێرەی واقعی تازە یەکێتی و پارتی ئیعلانی مردنی ڕێکەوتنی استراتیجیان نەکردووە ڕێکەوتنی استراتیجی کە جەنابی مام جەلال و جەنابی کاک مەسعود واژۆیان کردووە تاکو ئیستا کە بەرکارە تاکو ئیستا ئەم دوو حیزبە نەهاتون ڕای بگەێن بڵێن ئێمە دەستبەرداری ئەم ڕێکەوتنە بووین لەبەرەوە قانونیان ئەوان بەرپرسن لەوەی کە جارێکی تر ئەکرێت جارێکی تر ئەبدەیت بکرێتەوە چونکە واقعی سیاسی کوردستان گۆڕاوە چونکە تەبادولات لە هێزا هەیە چونکە تەحالوفات گۆڕاوە لەبەر ئەوە پێویستە و من هیوادارم ئەم دوو حیزبە بگەنە سیغەیەکی نوێ لە ڕێکەوتن بۆ هەموو ناوچەکان ئەوەندەی کە ضرورە بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان لەلایەن یەکێتی و پارتی ڕەچاو بکرێ بەرژەوەندەکانی تر ڕەچاو نەکرێن هەندێک تەنەزولات لە پۆینتەکان بکرێ ئەو کاتە ئەکرێت چارەسەری مەسلەی کەرکووکیش بکرێ داگیرکاری کەرکووک معالەجە بکرێ پارێزگاری بە زۆر سەپێنراوی کەرکووک دەربپەڕێنێ لە شوێنی خۆی ئەو شوێنی عەرەبێکی هاوردە نییە ئەبێ کوردێک پارێزگاری کەرکووک بێ خاوەنی بڕیار بێ لە کەرکووک ئەمە چۆنسیارم بە کوتی جواب دێتەوە بۆ خەڵک وای لێ هاتۆ مەسەلەن ئەوێ ئەڵێ بەس موچە بێ لە بەغدا و مشکیلەم لێ نامەوێ حکوومەتی کوردی دابەشێکە ینی بۆ خەڵک گەیشتۆتەوە قەنەعاتی بەشێکی زۆری خەڵک وەکو بەڕێز وجد ناو لێنا تابووری پێنجەم لە پشتی بۆ بەڵام کۆبڵە خەڵکێک بۆ مەسەلەن لە ناچاری ئەوەی وتوێستا خەڵک ئەڵێ کاکە من بژیم چی لەوە بکەم لە چێ ئەیدا چێنایدا ئەزانی چۆنە کاک زانا یەک چێ وای کرد چێ وای کرد خۆ خانە نشینێک وای نەکرد خۆ فەرمانبەرێک وای نەکردوانە ئەزانم بڵێ ئەزانی چی من بەزەیم بە هاوڵاتی کوردیەت لەبەر یەک سەبەبی سەرەکی ئەوی شەوەیە هاوڵاتیەکی سادەی دڵسافی دڵپاکی کوردێکی ڕاستەقینەیە و ڕازگۆیە لەگەڵ وڵات و نیشتیمان و خاک و ئاوی خۆی بەڵام کەوتۆتە بەردەم واقعێک جەبرێک کە لی تێناگا لەم جەبرە تێناگا
من ئەگەر قەنەعەتم وای بێ بگەمە قەنەعەتی تەواو یەقینێکی تەواو بەوەی کە داگیرکەری عەرەبی زەختێکی وای هێناوەتە سەر حکوومەتی هێرێم حکوومەتی هێرێم ناتوانێت موچە بدا و کاتە ڕەحم بە حکوومەتی هێرێمەکەم ئەمە لەلایەکی تر پرۆسەیەکی خەڵەتاندنی خەڵکی هەرێمی کوردستان لەلایەن کۆمەڵێک پەرلەمانتار کۆمەڵێک سیاسی کۆمەڵێک حیزب کۆمەڵێک میدیا کە بەداخەوە لە هەموو ئەرکێکی میدیا لە هەموو ئەرکێکی سیاسی ئێمە پەرلەمانتار هەڵەبژێرین شانکەشانکەیەکەین بۆی پەرلەمانتارەکانمان دەربچن بچنە بەغدا لە بری ئەوەی ببن بە مەروان بەرغوسی و دیفاع لە مافەکانی فەلەستینیەکان بکەن و کورد بکەن وەکۆی کە مەروان بەرغوسیەیکە بەدەستی کەلەپچەدار و ئەڵێم ئیسرائیل هەر محتەلە بەڵام سەیرەکەی بەداخەوە یەک لە کوردستان ئەڵێەوە یعنی بەداخەوە من یەکێک لەو پەرلەمانتارانە کە پێم خۆش نییە ببێ بە تەشهیر من خۆم پێم وت لە هۆڵێک لە سلێمانی پێم وتم من ناوی تۆم ناوە ڕۆستەمی زاڵ وتی لەبەرچی وتم لەبەرەوەی وەکو شێر نەعرەتەی کوردانە لێدا من سپاس دەکەم وەکو هاوڵاتیەکی کورد چێ بوو کاک مەشخەڵ نامەوێ ناوی بێنە بێتە ڕێکلام نامەوێت بەڵام هاتۆتەوە لە کوردستان دوێنێ هاتۆتەوە لە کوردستان ئەڵێ ئەوە هەرێمی کوردستان ئاش بەتاڵی کردو و هەر دەستپێکردنەوەی ماوە من زۆر پەشیمانم لەو ناولێنانەکە بەو شێوە کردومە و زۆر پەشیمانیشم لەوەی کە پێم وابێ ئێمە پەرلەمانتارێکە نێرینە بەغدا بۆ ئەوی بێتەوە جارێکی تر ببێت شەڕی دەرونی لەگەڵ هاوڵاتی ئێمە بکە لە برێەوەی شەڕی داگیرکەر بکە لە برێەوەی شەڕی مافەکانی خەڵکی کوردستان بکە تەنها یەک پرسیارم پێ بڵێ پەرلەمانتاری کورد لە بەغا چوو بێتە دادگای فیدراڵی لەسەر مافەکانی خەڵکی کوردستان شکاتێکی کردبێ لە حکوومەتی عێراق شکاتێکی کردبێ لە وەزارەتی بازرگانی عێراق کە پارەی جوتیارانی خەڵکی کوردستانی 7 ساڵ نەدا زۆر باشە کاک مەشخەڵ بە عەدالەتی کات هەبێت کەواتە کاک دکتۆر هەژار کاک مەشخەڵیش کۆکە لەسەرەوەی کە بەڕاستی مەسەلەن ئێمە دەردەناو خۆیەکانمانەوەی کردو بەڵام بەو ڕەهاییە نیە پێویستە ڕێکەوتنێکی گشتگیرە بە نێوانێکی و پارتیدا بۆ کێشەکانیش تەنها سەرۆکی حکوومەت نییە وڵی کاک بەجارە با لە وەڵامی یەخیری کاک مەشخەڵە من لەگەڵ زۆر بەشێکی زۆر لە قسەکانی کاک مەشخەڵە تەبام وایە بەڵام وەکەوەی ئەندام پەرلەمانە لە بەغات چووە لە دادگا داوای تۆمار کردو حەزەکەم بن ناوی دوو ئەندام پەرلەمانی پێ بڵێم و خۆی بە داداچوون بۆ کەیسەکانی کە ماشەڵڵا خۆی ڕۆژنامەنووسێکی وردە ئەوە خات و دیلان لە کەرکووک و دکتۆر بڕیار لە سلێمانی لەسەر کەیسی گەرم و لەسەر کەیسی ئەو ناوچانەی عەرەبەکان داگیری کردوون و هەموو مانگرتنەکانی وجودی ئەندام پەرلەمانەکان بە شێوەیەکی گشتی بۆ پشتیوانی جوتیارە تورکمان و کوردەکان باشترین دەلیلەکە داوا لە بەغات تۆمار کراوە سەبارەت بەوەی کە مەشخەڵ بە زۆر ئەوێ من و کاقوبات با بە شەڕ لەسەر ئەوەی کە ڕازی بۆ حکوومەت آخر کاکە تۆ ئەو حکوومەتە کاقوبات هێزێکی نایاسایی لە هەولێر برایە سەر ماڵەکەی کاقوبات لەژێر دەستی سەرۆکی حکوومەت و کاک مەسرودان کاک قوبات کە نەڕۆشتەوە بۆ هەولێر و بایکۆتی حکوومەتی کرد بۆ پشتیوانیکردنی لەو سزادانە بوو کە سزادانی زۆنی با بڵێن سلێمانی و ناوچەکانی ئەیرا باشە دوایەوە کاک مەشخەڵەڵێ مەسلحەتی کورد کاکە مەسلحەتی کورد یەک پاکێجە لە ناوچەکانی ناوچە جێناکۆکەکان و مادەی سەوچل یەک پاکێجە لە هەوڵ و تاکو ئەخیر هەموو سەرکردایەتی سیاسی کورد بەڕێز کاک مەسعود بەڕێز مامجەلار ڕۆحی شاد بێ ئەم کاتی دقەی لە هەموو کاتێک خۆشتر بێ شەڕی بەردەوامانەکە لەسەر ئەم کەیسە و تا ئێسش بەردەوامە مەلەفات هەیە و دەوایر هەیە و شتەیە کەیسی مووسڵ و کەرکووک و خانەقین و دیالۆوانە یەک کەیسە کەیسێکی دابڕاو نییە ناکرێ ئەمە کەیسی کورد جاکەین و بڵێن هەموو کەیسەکانە بێ ڕێکەوێن لەگەڵ هەرێمی کورد کاکە مەسەلەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە پرسێکە مەسەلەی ناوچە جەناکۆکەکان پرسێکی کەیە با ئێمە ئەگەر نیەتمان پاکە ئەگەر نیەتمان پاکە با لەسەر ناوچە جەناکۆکەکان ئێستا ڕێکەوین لە بەرەوەی درەنگە لەم ڕۆژانە دائەخرێ لیستەکان دائەخرێ بۆ ئاگاداری کاک زاناجان وەکو کورد لیستی هاوبەشینی عەرەبیش نیەتی لە کەرکووکە عەرەبەکانیش نیانە تورکمانەکانیش نیانە ئەوە نیە ئەوانە بەهێز بنووک و کاک مەشخەڵڵێ من لەگەڵیان چێ وای کردووە کە خەتابینەتەوەی ئێمە لاواز بێ کاکە زانە پێم ناخۆشە لەم شاشەی ئێوە ئەم وشەی دایکی شەیدێکەڵێم بە ناچاری ئێڵێمەوانێ ڕۆژێ لە شاشەی یەکێ لە تەلەڤیزۆن و کەناڵەکانەوە دایکی شەیدەگەڵێ ڕووی ئەمانە ڕەش بێ کە ڕووی ڕەشی سەدامیان سپی کردەوانێ دایکی شەهیدێ وای لێبێ قسە بەسەرکردە سیاسەکانی و بە حیزبی کوردی بڵێ لە بەروی ڕووی سەدامیان ڕەش کردەوە ئەمە چ وڵاتێک و چ نیشتیمانێک و چ ئینتیمایەکە کاکە زانە کاکە ئێستا شەوانە لە پایتەختی هەولێرە بۆ ئاو خەڵک خۆپشاندانەکات بۆ خزمەت گوزاری لە کفریاکرێ کارەباکە واقع خۆمان ێژینەوانەی لە ناو سیتەکانان نەژین ئەو ئەزان وەزئی کارەبا و ژیانی خەڵک چییە بڕۆنە خەستەخانەکان بزانن دەرمانی لە خەستەخانەکانە چۆنە کاکە زانەجان
بڕۆنە خەستەخانەی هیوا بزانن نەخۆشی ژێر پەنجە تا چ ڕادەیەەکە ئەمە عراق آخر دەستبادانی عراق وانە کردو بۆ بچووبوونەوە کاکە دەستبادانی عراقی خۆ پێشتر ئێمە خۆمان نەوتمانە فرۆش کاک زاناجان نەوت فرۆشتن لەژێر دەستی خۆمانە بوو کە بۆرەکە نەگیرا بوو بە پێی یاسا کاکە یاسا نێودەوڵەتەکان ئێمە باش نەمانتوانی یاریچێکی باش بین لە دادگانی و دەوڵەتەکانە وەکو شیرینیمان ناوە شیرینیمان ناوایە بۆ کەسێکە دیفاعمان لێ بکە ئەوە تورکیا ئێستا کە مەرجی خۆیەتی بەسەر کووردا فەرزیکە کە نایڵێنەوە دوڕە لەگەڵ عێراقا ئەوە تورکیا زەخت دەکات ئەوە نا بەغایە نا دەوڵەتەکانی کەیە ئەوە تورکیا ئەڵە من نایڵم ئللا بۆ مەرجەی جاران کە بە کەمتر بفرۆشێ و شیرینەکەی منیش زیاتر بێ باشە خۆ پێشتر دەستیان نەکردون کاگەزانە ڕۆ ئەمە چاچ کەسێ داهێنا خۆشتێکی جوانی دانێناوە تا شانازی پێ بکەن هەست سەرۆکیەکە سەر حکوومەتە شانازی بۆ کاکە ڕوو موچەیەوە بە فەرمانبەر ئەسەن مێژوویەکی زۆر ڕەش و ناشرینەکە دروستیان کردووە خۆ کاتە نەوتە فرۆشرا خۆ داهاتی سنوورەکان هەیە با بە ئەرقام ژمارە ڕوونکەنەوە بۆ خەڵک ژمارە بۆ خەڵک ڕوونکەنەوە واقع ئیمڕۆ داهاتمان چەنە باشە ئللا هەر ئەبێ لە بەغاوە بێ باشە تەواو باش ئێمە بەرەو کوێن لە تونێلێکی تاریکان لە تونێل نەخێ بەرەو تونێلی تارینی کاکە زاناجان دەستورێکمان هەیە بە پێی دەستورەکە هەرێمی کوردستان جوزئێکە حکومت مالیە خارجیە سیادیە دیفاع سیادیە و سامانە سروشتەکان سیادیە ینی ئەوەی بەڕێکە دەستبادان نییە نەخێ دەستبادان نییە ئەسڵ دەستبادان نییە کۆمەڵی هاوکێشی سیاسی نێودەوڵەتی هەیە ئەوان ئەیانەوێت چوارچەوەی دەستورمان لەگەڵ بکەن و قانون ئەو ئەڵێت تۆ لە ناو عێراقێکی یەکگرتووە بیت ئەو ناڵێ من ئەو زاڵەکەم بەسەرەوە من ئەم قسەی خۆم سوورم لەسەری سبێنێ بمبەن بە دادگا هەموو بینەرانی کورد ئەوی سەیری کەناڵەکەتان نەکە باش شاید بێ هەرگیز عێراق وای لێ نایە کە هێزە لە هێزەکان وەکو سەردەمی سەدام حوسێن سونەت بتوانێت حکمی هەموو عێراقات و بەڵام حەشتی شعبیایە مەسەڵەن کاکە وانە کاکە زاناچان ئەگەر باشە ناوچەکانی سونە نشین لەژە دەستی حەشتی شعبیایە هەرێمی کوردستان لەژە دەستی حەشتی شعبیایە وڵا ئەگەر کاک زانا لێم ببووری شوێنە لەژە دەستی عەرەبەکانایە کە هەموو ئەنفالچی و کۆنە بەعسیەکان ێستا لە پایتەختی کوردستانە لە ناو سیتی و خانۆ خۆشەکانی هەولێرە ئەخەروانیە کاکە باشە ئەگەر وابێت ئەوان بە باڵا دەسن ئەوان کاکە مەشغەڵ جان واقع شتێکە قسەی تیۆری شتێکێ من نامەوێت ئیمڕۆ من سبێنە مێژوو محاسبە مەکاوەکو مامەساگی زانکۆ من نامەوێت قسەی کتێب بێنم بە بینەران بڵێن جەنابێ قسەیەکە کرد بەرامبەر بە بینەران وتی بینەران شت نازانن نەخێر بینەر زۆ زیرەکە زۆ زۆریایە ئەوە سیاسەتی کوردیە کە ئەوێت دڵسەدەخێت کورد هەموو شتێکەزانە وەرەقەی سپێ خوێنێتەوە سیاسەتێکەیە کاک مەشغەڵ ئەگەر ڕێگەم پێ بێ کاکە مەشغەڵجان ڕێگەیەکم پێ بێ سیاسەتێکەیە کە پێڵێت چاندنی ڕۆشنبیری لەگەڵ چاندنی جەهلە چاندنی جەهل و ڕۆشنبیری دەسەڵاتداران بەرامبەر بە میلەت بەکارێنن بۆنەی بە کێشەی بچووکەوە مەشغوڵەکەن لە کێشە گەورەکە وەلای بنێن ئەگەرنا کورد یەک کووردە لە زاخۆ تا خانەقین و تا بەغاو تا ئەوروپاش کورد یەک کووردە وەکو نەتەوەش لە چوار پارچایە کاکە مەو مەترسێ دروست بێ بۆ سەر کورد هەر یەکگرتووە بێ بەس دەسەڵاتە سیاسەکە وازی لێبێنێ مامۆستا تۆ باسی ئەوەت کرد کە یعنی بەڕاستی ناتەوێت تۆ فەرمود من نامەوێ ها مێژوویەکەیە و نامەوێت بەڵام بە ویژدان و بەو مێژووی کە باسیەکەی سوێنت ئەدەم لە عێراقا کێ حکومڕانە حەشتی شعبی حکومڕانەیە حکوومەتی عێراق ئەگەر حەشتی شعبی حکومڕان نییە و گروپە شیعیەکان حکومڕان نین کێ بوو هەردوێنێ لە بەغا ئەو حاڵەتە عەسکەریی دروست کرد کە هەمومان بینیمان و ئەو مەطعەمەکەی ئینەکەیان داگیر کرد لە باب و شەرجی ئەمە یەک دوو کێ بوو حەشدی مەسیحی دروست کرد لە ناوچە مەسیحیەکانی نینەوە ئەوە کێ حەشدی کوردی دروستەکە جاش لە فۆرمێکی تازە لە کوردستان لە کەرکوو کێ دروستیەکە مامۆستا ئیسا ینی بەڕاستی ئێوە زۆر بە ئاسانی وەڵام بۆ قسانە پێ بۆ تاریخ کورد و کاک مەشغەڵ کورد و مەسیحی کە هێزی عێراقی دروستەکەنەوە جاژ نییە ئەوە لە ناو منزومەی دیفاعی عێراقیایە لە 750,000 نفوسی مەسیحی و هاتوونەتە 150,000 ئەوە کاتێک کە شنگال بەجێ ئەهێڵڕێ جینوەستای دەکرێن داعش ماکوژە ئەی خەڵک چی بکە کە تۆ پێشمەرگە بە هەموو قۆتی خۆی و شەڕی داعشی پێک لە پێی ناکە مەجبور هێزێ لە ناوچەی مووسڵایە ئەچێتە ناو مەنزومەی دیفاعی عێراقی و کاکە باش ئێستا بێمە سەرەوەی کورە مەنزومەی دیفاعی عێراقی لای تۆ حسابی بۆ وەکرێ مامۆستا پێشمەرگە ئەیلیوە هاوبەشەکانی تۆ چێکە لە بەخاوە موچیان بۆیە کاک مەشغەڵجان ئەیلیوە هاوبەشەکان چییە بەشێک نییە لەو هێزە پێشمەرگە بە گوێرەی دەستور ڕێگە بدە با قسە بکەین مامۆستا پێشمەرگە بەشێکە لە منزومەی دیفاعی عێراق بە گوێرەی دەستور
لە 2005ەوە تاکو ئیسا هیچ استحقاقێکی پێشمەرگە لە دەستور و بەو دەستوری کە ئێوە زۆر باسیەکەن عێراق نەهاتووە پابند بێ بە دەستور نەهاتوە پشتی دکتۆر ڕەشاد پێی وایە کاک مەشخەڵ دکتۆر ڕەشاد پێی وایە ئەوەی ئەکرێت لە چوارچێوەی دەستورە و بە هیچ شێوەیەک دژی کورد نییە ئەوە پابندی باشە بەخروانیە براوانیە خۆ ئێمە هاوڵاتی سادە نین کە بە ئاسانی بڵێن بەڵێ وایە سەمیعناوە ئەطعنا کوا بەشی پێشمەرگە لە قووەی تەیران کوا بەشی پێشمەرگە لە مزاداتی جەوی کوا بەشی پێشمەرگە لە ئەسلیحەی سەقیلە و قورس کوا بەشی پێشمەرگە لە موچە و داهات و ڕوتبات و نازە ئەو شتانی کە هەیە عێراق ئامادە نییە ئیلتیزام کا بە یەک بڕگەی دەستور ئیلا لە بەرژەوەندی خۆی نەبێ پەرلەمانتارەکانی کورد یعنی بەڕاستی زۆر بەداخەوە زۆر بەداخەوە کە بەشێکیان برادری هەمومانن ینی ئەمانە نایەن لە دادگای فیدراڵی ئەگەر عێراق باوەڕی بە فیدراڵیەت هەیە باوەڕی بە دادگا هەیە باوەڕی بەوە هەیە فەرمو بڕۆن لە دادگای فیدراڵیش کاتی لێ بکەن بڵێن کێیە موچەی خەڵکی کوردستانی بڕی کێ ئیلتیزام ناکە بە پشتی پێشمەرگە لە چێ بڕیوێتی چێ موچەی بڕیوە کاک مەشخەڵ عێراق بڕیوێتی کاکە عێراق لە 2000 کاکە برا بە ڕێزەکانم من 2011 ئەو کاتە لە دەستگای خەندان ئێمە باحیز بووین لەوێ بەحسێکی توول و تەفسیل و مفەسەل لەسەر پاشەکشەی هێزەکانی ئەمریکا لە 2011 نووسیومانە کاک عارف قوربانی ئەزانێ نوسخەیشی لای زۆربەی قیاداتی کورد هەیە ئیستا ئێمە لەوێ وتومانە عێراق موچەی کوردستان ئەبڕێ لەوێ ئەوان ئەڵێن کە ئێوە خۆتان نەوتی خۆتانە فرۆشتنەوە اقتصادی مستەقیلتانە بۆچی ئێمە معاشتان بدەینێ خۆم نییە لەبەرەوە ئەو خاوەن کورە کاکە زانات جەنابی خوێنەواری جەنابی مامۆستا هەژار خوێنەوارە ئێمە جەنابی خوێنەواری ئەزانی چاک ئەزانی کە ئێمە مادەم سیادە لای عێراقا مادەم سەروەری لای عێراقا مادەم ئاڵاکە ئاڵای عێراقا کورد سیادەی داگیر کراوە کورد سیادەی بە کاک مەشخەڵ ئێمەش ریفراندۆممان کرد ئێستا ڕەنگە بینەرێک بڵێ دەیزانە و پرسیارە لێ بکەم ژەوە بە قسەیەکەم پرسیارت لێ یەکەم ئەڵێ ئێمەش ئەی نەمانوت ئەبین بە دوو دراوسەی باش ئەی نەمانوت ئێکابرا دراوسەی باش بۆچی موچەمان بۆ بنێرێ باش ڕاز نییە بەستن باشە بە ڕاز نییە زانی بۆ کاتێک ڕاستە کاتێک ڕاستە ئێمە بڵێن ئەو دەستورەی عێراق کە لە پاکێچەکەی ئەڵێ ئەم دەستورە مانەوەی عێراق بە یەکگرتووی پابند پەیوەستە بە جێبەجێکردنی دەستور ئەوە گەر کورد بڕیار بدا لە عێراق جیابێتەوە شتێکی اختیاریە بەڵام کاتێ ویستمان اختیاری ئەم حاڵەتە بکەین لە سەدانەوە دووهەشتی خەڵکی کوردستان وتی نامەوێت لە عێراق بم عێراق حەق جارێکی تر دەستوری پێشێل کرد بەهێزی دەبابە کوردی چەساندەوە جارێکی سیادەی خۆی سەپاندەوە بەسەر عێراق بەڵام لە هەمان کاتە ئامادە نییە لەم بەشەکانیان من لەگەڵیان بەڵێ بڕیارێک ئەوە بەپێی دەستور نەبوو بڕیارێکی نایاسایی بوو دەرکرا بەڵێ هێزیان هێنا و بۆ سەر کەرکووک و داگیریان کردەوە و دواییش خۆشان داناپیان نەخێرەوە بەپێی دەستور نەهاتوون بەڵام موچە بڕینەکە بەپێی دەستور کاکەوان موچیان نەبڕیوە ئێمە خۆمان نەوتمان فرۆشتووە پێشتر نەوتمان فرۆشتووە داهات لە دەستی خۆمانە بۆ خۆمان موچەمان ناوە ڕێ نەکەوتین پێش وەخت لەگەڵ حکوومەتی عێراقیە وەکو ئێستەی کە ڕێکەوتنیەکەیە ماگانە 400,000 بەرمیل لە هەرێمی کوردستانەوە بچێتە ناو بۆری لە کۆتاییدا کاک مەشخەڵ عێراق داگیرکارە و نەزرەیەکی دوژبنکارانی بەرامبەر بە کورتی زۆر بە کورتی زۆر بە کورتی بە هەموو خەڵکی کوردستان بە هەموو خەڵکی کوردستان تکایە و ئەمەش وەکو مامەساوتی بە هەموو بینەران شاهید بن هەموو بینەران شاهید بن منیش بم لە جیاتی جەنابی کاک مەسرور ناچارم ئیتیفاقیە لەگەڵ عێراقی امزا بکەم وەکو ناچاری وەکو ئەوەی کە بڵێن فەرمو ئەوەن ڕێژکەوتین دەیاڵا فەرمو بزانام عێراق ڕازگۆیە لەگەڵ بەڵێنەکانی با محەممەد شیع سوودانی کە نیەتێکی چاکی هێمەجارێکی پێ بدەین بەڵام وەکو مەبدە من پێتەڵێم لە ئیسەوە هەتا 100 ساڵی تر عێراق لەگەڵ کورد ڕێناکەوێ و موچەش نانێرێ هەتا کورد هەناسەیەکی تیابێ عێراق داگیرکارە و نەزرێکی دوژمنکاری هەیە ناتوانێت من پێم ناخۆشە کۆتایی قسەکانم بەرە ئەو بڕاتەوە من بم بە کابرایشی عێراق چی و هەواڵ مەشغەڵ بێ بە کەسێکی نەتەوەی بەڕاستی من هەموو کورد بە نەتەوەی ئەزانم هەمووشمان کوردمان خۆشەوێ بەڵام واقعی سیاسی و دەستوری تۆ وا ئەڵێ ئیمڕۆ وا ئەڵێ ئەبێت تۆ لە چوارچەوی عێراقا لەم خۆناغەیە ئەگەر وانێ کاکەسانەجان کە ئێمە ڕیفراندۆمان کرد بۆ ئیعلانمان نەکرد ئاشکرامان نەکرد کە ئێمە بین بە دەوڵەتی کوردی خۆمان جیاکەینەوە ئەو کاتە باجەکەمان بایە بە 500,000مان بمردینە بەڵام کە دوای سەرکردی سیاسی کورد هاتوونتیان ئەم ریفراندۆمە بەس بۆ تاقیکردنەوەی قوت بۆ نەبوو لە عێراق جابینەوە کاکە دەستورەکە وامان پێڵێ
تۆ مفاوەزات سیاست دانوستاندنە تۆ دەدەی دەبێ برسێنی سبینە دووسبی پێمانەڵێ هەر ئەبێ وەفدی کوردی بەیەکگرتووی لەگەڵ بەغادا ڕێکەوە اتفاقاتە کوردی شێشکار ئەو نەر لاواز نەبوو بتوانێت لە بەردەم هەموو شوێنە هینەکە سەری خۆی دانەوێنێ ڕێکەوتن ئەمریکی واقعی سیاسی دەستوریە بەپی محکمەی ئیتیحادی بڕیاری لەسەرداوە کاکەزانە محکمەی ئیتیحادی نەوتی ڕاگرتووە محەممەد شیع سوودانی شخصێکە سبینی ئەو لابن کەسی چکێت ئەوە حکومەتێکی تەوافقی ئەو حکومەتی عێراقی دروست کردووە خۆشیان کەم کێشیان نییە کێشەی ژینگا کێشەی نەوت ئەوە زەختی تورکیا کاکەزانە لە کۆتایی ئەوە تورکیا زەخت لە محەممەد شیع سوودانیەکە لە بەرامبەر بەردانەوەی ئاوا کە کۆمەڵە تەسیلاتی بۆ بکات و زەق لەسەر هەرێم نەیەڵێ نەخێر با کورد یەکگرتوو بین ئایندەمان ڕوو نەبێ. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر هەژار محەممەد مامۆستای زانکۆ سپاس بۆ بەڕێز مەشخەڵ کەولۆسی سەر نووسەری مانامیدیا و نووسەر و ڕۆژنامەنووس لە پارێزگای هەڵەبجەی ئازیزەوە بە هیوای ئەوەن کە هەمیشە یەکگرتوو و تەبابین بۆ چارەسەرکردنی کۆکێشەکان لەگەڵ هاوکارانم پانۆڕامامان پێشکەشکردن ئێوە شەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ.